لە ڕاستیە زیانێکی زۆر بەر کەناڵەکە کەوتووە بە تایبەتی بەر ئەو بەشە کەوتۆ کە پێڵەن کارڕۆم کە دڵی کەناڵەکەیە بەشێک لەو ئامێرانەی کە توانراوە ببرێ برابوو بەشێک لەوانەیە کە نەتوانرا بشکێنراوە بەشێکی ئازێتی زۆری دراوە ئێستا برادران سەرقاڵیەوەن کە جەر دەکەن و کار لەوە بکەن کە ژووری کارڕۆم ببەستنەوەانێ ئەو کاتە ئەمە توانین بە دەقیقی بزانین کە زەرەر و زیانەکان چەنە بۆ چەندێک زیان بەر کەناڵەکە کەوتووە بەڵام بە دڵنیاییەوە زیانێکی زۆری بەرکەوتووە بەڵێ هەندێک ژووری تر تێک دراوە شێوێنراوە بەڵامەوە ئێمە لیژنێکمان دروست کردووە کە جەرد بکەن و دواتریش لەبەرەوەی کە بەشی یاسایی سکاڵای تۆمار کردەوە بێ لیژنیش محکەمەش بێت کەشفی بکاتەوە دیسانەوە ئەویان نازانم زەرریان چەندیاوە و چەندیان نایەوە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ژووری ئامێرەکانە کە بەداخەوە زیانێکی زۆری پێگەیشتووە بەڵێ ئەو دەست بە سەراگرتنە لە ڕاستیە ینی بەداخەوە بڕێرێکی سیاسی بووە هیچ بنەمایکی قانونی لە پشتیەوە نەبووە مجرد بڕێرێکی سیاسی بووە لە نێوە هەموو کەناڵەیە کە ڕووماڵی خۆپشاندانیان کردو تەنها ئێنارتی کراوە بە ئامانج ینی ئەمەش دیارە کە ئێنارتی کاریگەریشی گەورەی هەیەەوە توانایەوەی هەیە کە کاریگەری لەسەر خەڵک دابنەوە شەقام جوڵێنێ بۆیە پێم وایە بڕیارە دراوە